سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دروشم نووسینی گەنجانی شۆڕژگەر لە مەریوان، بەڕێوەچوونی دوو چالاکی فەرهەنگی لە شارەکانی ساحێب و سەقز، ئەمنیەتیکردنی شاری سنە و دامەزراندنی دووربینی چاودێری لەو شارە، کنترۆڵکردنی ئاگری شاخەکانی ناوچێ سەرشی و لەلایەن ژینگە پارێزان، درێژەی ناڕزایەتی خەڵکی میرجاڤا دژ بە دەوڵەت، دەست بە سەرکردنی کرێکارێکی بەلوچ لە چابەهار، سەپاندنی سزا بەسەر ڕۆژنامەوانێکی دیکە لە ڕاشت، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی ئەڵمان دژ بە کۆماری ئیسلامی و ئێجامەی ناڕزایەتیەکان لە ئیسرائیل. درێژە هەواڵەکان. دروشم نووسینی گەنجانی شۆڕژگێر لە مەریوان. ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان کۆمەڵێک لە کچان و کوڕانی شۆڕژگێری شاری مەریوان لە سەروبەندی ساڕۆژی دەستپێکی شۆڕشی ژینە دیوارەکانی ئەو شارەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بە پێو وێنانێ بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی مەریوان هاوکات لەگەڵ ساڕۆژی دەستپێکی شۆڕشی ژینە دیوارەکانی ئەو شارەیان بە دروشمەکانی مەرگ بۆ کۆماری ئیسلامی، ژن، ژیان، ئازادی و شۆڕش درێژە هەیە نەخشاندووە. بەشداربووانی ئەو چالاکیە وێڕای ڕێزگرتن لە یادیگیان بەخت کردووان، پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە و بەڵێنیاندا ڕێگایان درێژە پێ بدەن. بەڕێوەچوونی دوو چالاکی فەرهەنگی لە شارەکانی ساحێب و سەقز. بەپێ هەواڵی گەیشت و دوو چالاکی کتێب خوێندنەوە و ژەنینی میوزیک لە شارەکانی ساحێب و سەقز بۆ منداڵانی چاوگەشت ڕێکراوە و لەلایەن منداڵان و بنەماڵەکانیانەوە پێشوازی گەرمی لێکراوە. بەپێ ئەو ڕاپۆرتە ڕۆژی ڕابردوو یەکەمین ئێوارە کتێبی ئەنجومەنی ژیار لە سێرانگای کانیگۆمەی شاری ساحێب بەڕێوەچووە. لەو چالاکیەدا ئەنجومەنی ژیار هۆڵیان داوە لە ڕێگەی پێدانی کتێب لە منداڵانی ئەو شارە قوتابیان لەگەڵ خوێندنی کتێب و نووسەرەکان ئاشنا بکەن و ئاستی زانیاریان ببەنە سەرەوە. ئەنجومەنی ژیاری شاری ساحێب داوای لە خەڵک کردووە بۆ گەشەکردنی چالاکیەکانیان یارمەتیان بدەن. لەلایەکی دیکەوە منداڵە چاوگەشەکانی شاری سەقز لەگەڵ نزیک بوونەوە بە دەستپێکی وەرزی نوێ خوێندن بەرهەمی موسیقاییان پێشکەش بە منداڵان و بنەماڵەکانیان کردووە. منداڵانی بەشدار لەو چالاکیە ڕێز و پێزانینی خۆیان ئاراستەی مەعالیمانی زەحمەتکێش کرد و هیوای ساڵێکی پڕ لە تەندروستی و سەرکەوتنیان و هەموو منداڵانی کوردستان خواست. ئەمنیەتیکردنی شاری سنە و دامەزراندنی دووربینی چاودێری لەو شارە. ڕژیمی سەرکوتکەری کۆماری ئیسلامی لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی قەست لە حکوومەتی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژنجیان ئازادی شەقام و گەڕەکەکانی شاری سنەی لە دووربینی چاودێری پڕ کردووە. بەپێ ئەو وێنانێ بەدەستمان گەیشتووە کۆماری ئیسلامی لە ترسی سەرهەڵدانی خەڵک دووربینی چاودێری لە هەموو گەڕەک و شەقامەکانی شاری سنە بەهاران، نایسەر و حەسەناوە دامەزراندووە و هاتوچووی خەڵکی پێ کۆنترۆڵ دەکات. پێشتریش هەواڵی هاوشێوە لە شارەکانی سەقز، مەهاباد و بۆکانمان پێگەیشت بوو. کنترۆڵکردنی ئاگری شاخەکانی ناوچێ سەرشی و لەلایەن ژینگە پارێزان. ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان ئاگری بەرزاییەکانی کانی نێعمەت و ئاگجێی سەر بە ناوچێ سەرشیوی مەریوان لەلایەن ئەنجامانی ئەنجومەنی سەوزیچیای مەریوانەوە کۆنترۆڵ کرا. بەپێ ئەو ڤیدۆیانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە پوش و پاوانی کانی نێعمەت و ئاگجێی سەرشی و لەلایەن هەڵپەرستانەوە سووتێنراوە و ئەنجامانی ئەنجومەنی سەوزیچیای مەریوان خەڵکانی خۆبەخش بە کەمترین ئیمکانات توانیویانە دایمەرکردنەوە. درێژەی ناڕزایەتی خەڵکی میرجاڤا دژ بە دەوڵەت. خەڵکی شاری میرجاڤا لە ئوستانی سیستان و بەلوچستان ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ئاست داگیرکردنی زەویەکانیان
ناڕزایەتیان دەربڕێ. بە وتەیە چالاکانی بەلوچ تەواوی زەویەکانی ناوچەی تایبەتی ئابووری میرجاوە ڕادەستی ژووری بازرگانی کراوە و بڕیارە تیادا مەسکەنی ملی بۆ کەسانی غێرەبوومی دروست بکرێت. داگیرکردنی زەوی خەڵک بووەتە هۆی تووڕەی دانیشتووان نێوشارە و خاوەن زەویەکان ماوەی 3 ڕۆژە خۆپێشاندان دەکەن. گیانەدەستان و برینداربوونی 4 کرێکار لە شیراز و نەسیمشار. ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان بەهۆی نەبوونی منی شوێنی کار 4 کرێکار لە شارەکانی شیراز و نەسیمشار تووشی ڕوودا و هاتن و بۆ هۆیەوە کرێکارێک گیانی لەدەستا و 3 کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی شاغڵ لە بەشی نوێژەنکردنەوەی نەخۆشخانەیەکی شیراز بەهۆی گیر خواردن لەسەر ئامێری بەرزکەرەوە گیانی لەدەستاوە. لە نەسیمشاری تاران 3 کرێکار لە کاتی کارکردن لە کانێکسێکدا بەهۆی چەقینەوەی گاز تووشی سووتانی جەستە بوون و بەمبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەیە نەخۆشخانەکراوە. دەست بەسەرکردنی کرێکارێکی بەلوچ لە چابەهار. ڕۆژی سێشەممە 13 خەرمانان کرێکارێکی کاشیکاری بەلوچ لە شارستانی چابەهار لەلایەن لیباس شەخسیەکانی ڕژیمەوە با توندەچیژیەوە دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتی هاڵبەش ناسناوی ئەو شارۆمەندە عەبدولوەحید هود تەمەن 38 ساڵ بووە. ئەو هاوڵاتیە پیشەی کاشیکاریە و پاش گەڕانەوە لە سەرکار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە پارێزگای سیستان و بەلوچستان دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. سەپاندنی سزا بەسەر ڕۆژنامەوانێکی دیکە لە ڕەشت. مەهتا سەدری بەڕێوەبەری بنکەی هەواڵنێری گیلان سەدر لەلایەن دادگای ئینقلابی ڕەشتەوە بە جەریمەی ماڵی مەحکوم کراوە. مەهتا سەدر ڕۆژی 5 جۆزەردانی 1402 لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسەرانەوە دەست بەسەر و بۆ زیندانی لاکان ڕاگوێزرا. ناوبراو پاش 21 ڕۆژ لێپرسینەوە بە دانانی وەسێقە ئازاد کرا. ئەو ڕۆژنەمەوانە بە بیانوی کاردانەوەی بەرامبەر بە مەرگی ئیبراهیم ڕەئیسی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و بڵاوکردنی پڕۆپاگەندا بەمبەستی تێکدانی بیرۆڕای گشتی بە جەریمەی ماڵی لە جیاتی زیندان مەحکوم کراوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی ئاڵمان دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی ئاڵمان بە کۆبوونەوە لە شاری فرانکفۆرت دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری ڕاگررتنی سزای ئاعدام بوون. ئێرانیانی ئاڵمان هاوکار لەگەڵ مانگرتنی بەندکراوانی سیاسی لە ئێران هەموو هەفتەیەک دژ بە کۆماری ئیسلامی خۆپێشاندان دەکەن. ئازادیخوازان بەوە دەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام و قوربانیانی سەرکوتی ڕژیم بێجەنگی کۆمەڵگای جیهانیان لە جینایەتەکانی کۆماری ئیسلامی شەرمەزار کردو و خوازیاری بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم بوون. ئیدامەی ناڕزایەتیەکان لە ئیسرائیل. هەزاران شارۆمەندی ئیسرائیلی ڕۆژی چوارشەممە 14 خەرمانان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە دەوڵەتی ڕاستگەرای نێتانیاهو خۆپێشاندانیان کرد. دژبەرانی شەڕ لە شارەکانی ئۆرشەلیم، حەیفا و تەل‌ئاڤیڤ بە ڕێپێوان لەسەر شەقامەکان و وتنەوەی دروشم خوازیاری واژۆکردنی ڕێکەوتنی ئاگربەست لەگەڵ حەماس، ئازادی دیلەکان و دەست لە کارکێشانەوەی نێتانیاهو بوون. شاینی باسەکە دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ ڕادەستکردنی سنووری فیلادلفی لەگەڵ وڵاتی مسر ڕەزامەندی نیشان داوە بە مەرجەکە ڕێگە لە هاوردەکردنی چەک و چۆڵ لەلایەن گروپی حەماسەوە بگرێت، هەرچەند نێتانیاهو ئەو هەواڵەی ڕەت کردەوە، بەڵام چەندین ئەندامی کابینەکەی ئەو ڕاپۆرتەیان پێشڕاست کردوێتەوە. دابەزینی دەهاتی کرێکاران لە ماوەی 20 ساڵی ڕابردوو. ڕێکخراوی نێودەوڵەتی کار ڕایگەیاند لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا داهاتی کرێکاران لە سەرانسەری جیهاندا دابەزیوە و ئەمەش نایەکسانی لە جیهاندا تونتر کردووە. ئەم ڕێکخراوەی نەتەوە یەکگرتووەکان دەڵێت کەمبوونەوەی 1.6% پشکی کرێکاران لە داهاتی جیهانی
لە ساڵی 2004ەوە لەگەڵ کەمبوونەوەی 2 تریلیۆن و 400 میلیارد دۆلار لە داهاتی ئەم ساڵدا یەکسانە. نیوەی ئەو دابەزینە لە سەردەمی پەتای کۆڕۆنادا ڕوویداوە. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوەکە، پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان بوونە سەهۆی زیادبوونی بەرهەمهێنان، بەڵام کرێکاران پشکیان پێ نەدراوە. هەروەها ڕێکخراوەکە هۆشداری داوەکە زیرەکی دەستکرد دەتوانێت دۆخەکە خراپتر بکات. هێرشی موشەکی رووسیا بۆ سەر ڕۆژاوای ئوکراین. وەزارەتی نێوخۆی ئوکرانیا ڕایگەیان لە هێرشی موشەکی رووسیا بۆ شاری لیۆ بەلانی کەم 7 کەس گیانیان لەدەستاوە کە 3 کەسیان منداڵ بوون و 10 کەسی دیکەش بریندار بوون. شاری لیڤیۆ کە دەکەوێتە ڕۆژاوای ئوکراین و نزیک بە سنووری وڵاتی لەهێستانە لەلایەن رووسیاوە کراوەتە ئامانج. لە دوای ئەم هێرشە مێدیاکانی ئۆکراین وێنەی پیاوێکیان بڵاو کردووەتەوەکە سەرجەم ئەندامانی خێزانەکەی لەدەستاوە. هێرشی موشەکی رووسیا بۆ سەر لیڤیۆ تەنیا ڕۆژێک دوای بردمانکردنی شاری پۆلتاڤا کە بووە هۆی گیانەدەستانی 53 کەس ئەنجامدراوە. دووە هەواڵ هێرشی خوێناوی بوکو حەرام بۆ سەر گوندێک لە نیجەریا. بەپێ راپۆرتی دەستگای هەواڵنێری فەڕەنسا، چەکدارانی بوکو حەرام لە نیجەریا هێرشیان کردووەتە سەر دانیشتوانی گوندێک و 81 کەسیان کوشتووە. گروپی ئیسلامگەرای بوکو حەرام بە بەکارهێنانی چەک و نارنجەک هێرشیان کردووەتە سەر گوندی مافا لە ویلایەتی یوبێ و لەم هێرشەدا کە نزیکەی 150 ئەندامی ئەم گروپە بە زیاتر لە 50 ماتۆرسیکلێتەوە ئەنجامیان داوە، بەلانی کەم 81 کەس کوژراون و ژمارەیەکی زۆر خان و دوکان سوتێنراوە. بنەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد وەست.